واتە دەربڕینی ڕێزلێنان. پێویستە پێشەوە ڕۆحیەکان گزارش بکەن لە ڕێزلێنانی ڕاستوگیانی هەموو خزمەتکاران. پۆلیسی نێردراو بە شێوەیەکی زۆر ناوازان بنەمایی پەروەردەکرد. وەکو لێرە لەم نامەیە بۆ خەڵکی فیلیپین نووسراوە، دەبینین ئەم شتە بە نوێژی سوپاسگوزاری ڕوون دەکاتەوە. دەڵێ سوپاسی خوددا دەکەم کە هەر کاتێک یادتان دەکەم هەمیشە لە هەموو پاڕانەوەکانم بەخۆشیەوە بۆ هەمووتان داوا دەکەم، چونکە لە یەکەم ڕۆژەوە هەتا ئێستا بەشداریتان لە خزمەتی ئینجیلدا کردووە. کاتێک دەڕوانین ئەم نوێژە شتێکی گرنگ دەبینین، ئەویش وشەی بەشداریتان. ئەم وشەیە بە یونانی بە مانای وشەی هاوبەشی و وەردەگیردێت. دەتوانین ئەم ئاەتە بەم شێوەیە بخوێنینەوە، چونکە لە یەکەم ڕۆژەوە هەتا ئێستا بەشداربوونتان لە خزمەتی ئینجیلدا کردووە. دەتوانین بگەڕێنەوە بۆ ئەماکە بۆ یەکەم ڕۆژ ئەو کاتەی لۆقا مژدەبەخش لە سیپاری کردداری نێردراوان لە بەشی 16 دەڵێت کاتێک لە فیلیپی کلیسا دامەزرا. با بگەڕێنەوە بزانین لە یەکەم ڕۆژ چی ڕوویداوە کە لە سیپاری کردداری نێردراوان بەشی 16 ئاەتی 13دا دەخوێنینەوە. لە ڕۆژی شەمەدا ئێمە ئازادین کە ئەوە یەکەم ڕۆژ بوو پۆلیس گەیشتە فیلیپی، بەڵام دەزانین یەکەم ڕۆژی شەمبە بوو کاتێک لەگەڵ ئافرەتەکان لە ڕۆحی ڕووبارەکەدا دیاری کردو. یەکێکیان ناوی لیدیا بوو. با خوێندنەوەی ئاەتەکە ئاوا پێ بکەین. لە ڕۆژی شەمەدا چوینە دەرەوەی شار وەسەر ڕووبار. لەو بڕواایەدا بووین کە شوێنێک بۆ نوێشکردن بدۆزینەوە، دانیشتین قسەمان لەگەڵ ئەو ژنانە کرد کە ئەوەی لەوێ کۆ ببوونەوە. ئەمە شێوەی شاری فیلیپیان پێشان دەدات. هەمیشە پۆلیس دەچوو کەنیشتەکەی ئەوێ و خەڵکی فێر دەکرد. زۆر جار دەخوێنینەوە کە پۆلیس دەچوە کەنیشتەی ئەو شارە کە تێیدا بوو و خەڵکی فێرکاری دەکرد. وا دیارە لەوێ کەنیشتە هەبووە، لەوێدا جوولەکە هەبوون، بەڵام ژمارەیان بەشی نەدەکرد کە بەپێی یاسای جوولەکە کەنیشتەیەک بنیاد بنێت. یاسای جوولەکە مەرجی ئەوە بوو کە بەلانی کەم 10 پیاوی جوولەکە هەبێت بۆ ئەوەی پەرستگەیەک دابمێ. بۆ ئێوە دیارە لەوێ کەنیشتە نەبوو، چونکە جارێک هەمووی بتپەرست بوون، بەڵام جوولەکە هەبوون. ئافرەتە جوولەکەکانیش کۆ دەبوونەوە بۆ ئەوەی بە نوێش بکەن. لەگەڵ ئەو ئافرەتانە ئافرەتانێکی بتپەرستیش هەبوون کە ناوی لیدیا بوو. ئەوەی لە نووسینەکانی لوقادا دەبینین کاتێک دەربارەی تاقیکردنەوەی لوسی و گوتی یەکیان لەوان گوێی دەگرت، ژنێکی خواپەرست بوو بە ناوی لیدیا، خەڵکی شاری سکاتیرا بوو، بازرگانی کوتاڵی دەکرد. مەسیحی خاوەنشکۆ دڵی کردەوە تاکو سەرنج بداتە قسەکانی پۆلیس. لیدیا ئافرەتێکی دەوڵەمەند بوو. زیانیاریمان دەربارەی هاوسەرەکەی نییە، لەوانەی لە یەکێک لە جەنگەکانی ڕۆمانیەکان کوژرابێت یان لەوانەیە تەلاق درابێت، بەڵام ئەرخەوان فرۆش بوو و ئەو کاتە کارێکی زۆر بە قازانج بووە. لەگەڵ ئافرەتە جوولەکەکانی دیکە بوو، بەڵام لە بتپەرستندا بوو و لە خوددا دەترسا. ڕەنگە وەکو کرێنلیۆس لە قەیسەریە کە خوددا پەترۆسی نێردراوی بۆ نارد بۆ ئەوەی پێشەوایی مەسیح بکات. لێرەدا ئافرەتێکی لە خوددا ترسەیە و ناوی لیدیایە و باوەڕی هێناوە. بەڵام وەرن با بزانین لە یەکەم ڕۆژ چی ڕوویدا کە پەیامی ڕزگاری جاردرا لە فیلیپی. لە سیپارەی کردداری نێردراوان بەشی 16 ئاەتی 15 کتێب دەڵێت کاتێک خۆی و خاو خێزانی لەناو ئەو هەڵگەشتان وەک پێشکەمێک گوێمان ناوی هاوسەرەکەی نییە. ئێمە وای دادەنین کە لەو کاتەدا هاوسەری نەبووە، بەڵام خێزان و ماڵی هەبووە، وا دیارە ماڵێکی گەورە بووە و بەندەشی تێدا بووە. با بەردەوام بین لە خوێندنەوەی پەرتووکی پیرۆز. کاتێک خۆی و خێزانی لە ئەو هەڵکێشران پاڕایەوە گوتی ئەگەر بەڕاستی باوەڕتان وایە کە من باوەڕم بە مەسیحی خاوەنشکۆ هێناوە، ئەوە وەرنە ماڵەکەم و بمێننەوە. بەم شێوەیە ناچاری کرد. بە واتایەکی دیکە پۆلیس و سیلاس و تیمۆساوس بە هیچ شێوەیەک نایانەوێ ئەمە قۆرق بکەن، بەڵام ئەو پێی دەوتن ئەوەی هی منە هی ئێوەشە، وەرنە ماڵم بۆ ئەوەی خزمەتتان بکەم. بەم شێوە بۆ ئێوەیە کە لە فیلیپی دابنیشن تا مژدەی ئینجیلی ڕزگاری ڕابگەێنە. ئێمە نازانین ماوەی چەند لەو ماڵەمانەوە، ڕەنگە چەند هەفتەیەک لە ماڵی یا چەند مانگێک لەوێ مابێتنەوە، لەوانەیە لەبەر ئەوە بوو بێت کە پۆلیس نێردرا و باسی دەکات و دەڵێت سوپاسی خوددا دەکەم لەبەر ئێوە کە لە یەکەم ڕۆژەوە تا ئێستا هاوبەشی ئینجیلتان کردووە. دیارە باسی دەستفراوانیەکانی لیدا دەکات. بۆ ئەوەی زیاتر لەمە تێبگەین دەبێ بڕۆینە کۆتایی نامەکە و لەوێ بخوێنینەوە لە بەشی 4 کە هاتووە دەڵێت ئەی فیلیپیەکان، ئێوەش دەزانن لە سەرەتای بڵاوکردنەوەی پەیامی ئینجیل لە نێو ئێوەدا کاتێک لە مەکەدۆنیا ڕۆیشتم هیچ کلیسایەک لە بابەتی وەرگرتن و گەشەکردندا هاوکاریان نەکردم، ئێوە نەبێت. تەنانەت ئەو کاتەی لە شاری تەسالۆنیکی بووم
چەند جارێک هاوکاریان کردم کاتێک ویستم بۆ یارمەتی بوو. مەبەست لە بەشداری چییە؟ بەشداریان بەخشینیان بوو بۆ ئەوەی یارمەتی بدەن و هانیان بدەن. ئەوە هەمان دەستەواژەی سادەیە بەکاردەهێنێت و دەڵێت نەک لەبەر ئەوە حەزم لە بەخشین بێت، بەڵکو حەزم لەو بەرهەمەیە کە لە لای خوددا بۆتان تۆمار دەکرێت. دەیەوێ بڵێ من زۆر دڵخۆشم کە شتێک دەبەخشن بۆ ئەوەی ناردنی بۆ ئەوەکانی تر و بۆ جوولەکەکان تەواو بکات. خوددا لە ئاسماندا تۆماری دەکات لە سیستمی مەزنی ژمێریاری تایبەت بەخۆی. ئەوان بەشێکن لە هەموو شتێک کە پۆلس دەیکات. ئەوە بوو بوو بە مایەی پەرۆشی پۆلس. دواتر دەڵێ ئێستا هەموو شتێکم هەیە زیاتر لە پێویست. ئەو شتانە بە ئەفرۆدیتۆس لە لای ئێوە هاتووە و وەرم گرتووە و پێی تێر بووم. بۆنێکی خۆشە، قوربانیکی قبول کراوە و دڵی خوددا خۆش دەکات. پێشکەمێک بەنامەکەدا بۆمان دەرکەوت کە ئەپیفیرۆس دەربارەی پیری پێشەوا بووە، یاخۆت قەشەی سەرەکی یان چاودێری سەرەکی کە کلیسا لە فیلیپی بووە. ناردوێتی بۆ ڕۆما بۆ ئەوەی پارە پێشکەشکراوەکە بگەێنێتە پۆلسی نێردرا و دابینکردنی بۆ دابینکردنی پێداویستەکانیان. کاتێک لەو ماڵە بوو کە بەکرەی گرتە بوو و لەگەڵ سەربازێکی ڕۆمانی بەندکرا بوو. ئەو کارە چاکە کە خوددا لەگەڵیان دەستی پێکرد کە پۆلس سپاسی خودای دەکرد بۆ ئەوەی دەستفراوانی میوانداریان کرد. لە یەکەم ڕۆژەوە بە لیدیا دەستی پێکرد کە باوەڕی هێنا و بەو سەربازەی بەندیخانەتەوە بوو کە لە ڕێی کلیسای ئەوێدا بوو. تەنانەت دوای ئەوەی پۆلس و سیلاس و تیمۆساوس فیلیپیان بەجێهێشت و چوون لە تێسالۆنیکی و بەرەو پیریەوە چوون بۆ کۆرنسۆس. کلیسای فیلیپی پاڵپشتیان کرد. پۆلسی نێردراوە پێیان دەڵێت کە ئەوان تاکە کلیسان کەوا دەکەن. بەرەی ڕۆحی پیرۆز پۆلس لەبارەیەوە دەڵێت جۆرێک کلیسای فیلیپی چۆن بووە، کلیسای دەستفراوان بۆ ئەو بەهرە مەزنانەی کە لە ژیانی دابوویەتی. بنەمای ئەمڕۆوەمان پێ دەڵێت پێویستە پێشەوا ڕۆحەکان گزارش بکەن لە ڕێزلێنانی ڕاست و گیانی هەموو خزمەتکارەکانیان. وشەی هاوبەشی واتە بەشداریکردن کە ئاماژە بە دەستفراوانی و یارمەتیدان و چاودێریکردن دەکات. چۆن بتوانین بەبێ لایەنگری گزارش بکەین لە ڕێزلێنان؟ دەتوانین بە هەمان شێوە گزارش بکەین لە هەر کەسێکی باوەڕدار کە دەیکات، چونکە دەستفراوانی بەشێکە لەوەی داوا کراوە بیکەن وەکو شوێنکەوتوانی ئەیسای مەسیح. با پەیڕەوکردنێکی بەهێزی ئەم بابەتە بکەین لە بەشی 4 ئایەتی 26 و 27دا کە دەڵێت یەکێک لەوان پیاوێک بوو بە ناوی یوسف کە لێڤیەکی قوبرسی بوو. نێرداوان پێیان دەکوت بەرناباس کە بە واتای کوڕی هاندەر دێت. کێڵگەیەکی هەبوو فرۆشتی و پارەکەی هێنا و خستیە بەر پێی نێردراوان. دەبینین چۆن خوددا دەیەوێ دوای 2000 ساڵ ئاوا ناوی ئەو پیاوە بزانین. ڕەنگە وەک نیشانەی ڕێزلێنانێک بۆ بەشداریکردن و بەخشینی. لێرەدا پەیڕەوکردنێکی گشتیمان هەیە کە بە گیانەکەی فرۆشت و پارەکەی بەخشی و بە ئەو پەڕی پارەکەی کلیسایەکی دای بە ئۆرشەلیم. ئەم پیاوە سەرۆکی یەکێ لە گەورەترین کۆمپانیا جیهانیەکان بوو لە بواری بەرهەمی خۆراک، بایەخێکی گەورەی هەبوو لە ویلایەتی وایۆمینگ و کۆمپانیایەکی دیکەی هەبوو لە بواری پیشەسازی. لەگەڵ ئەوەی ماوەی 40 ساڵ بەبێ کرێکاری دەکرد، وەک ئەندامێکی بە ئەمیندارەتی مۆد بۆ کتێبی پیرۆز. ماوەی 40 ساڵ هەموو ڕۆژێک لەو پامانگایە بوو لەو ماوەیەدا زانی کە پەیمانگاکە پێویستی بە بینایەکی دیکە هەیە. بەشداری لە زۆربەی تێچوانی ئەو بینایە کرد. کرۆڵ بەرنمەیەکی ئاوای هەبوو. سپاسی خوددا دەکەین بۆ هەبوونی ئەو خەڵکە کە تواناییان هەیە و بەدڵێکی فراوان و بەخشندەوە بەشداری دەکەن لە پرۆسەی خزمەتکردنی ئینجیل. ئەوە نمونەیەکی دیاریکرا بوو، بەڵام با بزانین نمونەی گشتی ئەم بابەتە چییە کە پۆلسی نێردراو لە نامەکەی بۆ خەڵکی کۆرنسۆس نووسیوێتی چیان پێ دەڵێ. ئێستاش خوشکان برایان حەز دەکەین نعمەتی خوددا بزانن کە دراوەتە کلیساکانی مەکەدۆنیا. لە کلیساکانی مەکەدۆنیا چین؟ کلیسای فیلیپی و کلیسای بیریۆ و کلیسای تسالۆنیکی. ئەوان لە تنگانەیەکی زۆر گەورەدا بوون، بەڵام ژیانیان پڕ بوو لە خۆشی. لەگەڵ ئەوەی زۆر هەژار بوون، بەڵام دڵفراوان و بەخشندە بوون. ئەو لێرەدا باسی تاکە کەس ناکات، بەڵکو باسی کلیسا بەگشتی دەکات. شایەتی دەدەم کە بە گوێرەی توانای خۆیان و تەنانەت لە سەروی توانای خۆشیانەوە بەخشینیان داوە، دەست پێشخەریان کرد و زۆر لێمان پاڕانەوە تاکو و نعمەتی بەشداربوون لە خزمەتی گەلی پیرۆزی خوددا وەربگرن. ئەم ئایەتە تەحەدای باوەڕمان دەکات. چەند کەس لە ئێمە نەبوون و هەژارە و دەستفراوانیشە. ئەو باوەڕدارانەی مەکەدۆنیا لە هەژاریە دەیان بەخشی. ئەو پەیڕەوکردنێکی ناوازەیە بۆ بنەماکە. پۆلسی نێردرا و دەیویست سپاسی ئەوە بکات کە ئەوان کردیان. ئێمەش دوای 2000 ساڵ لەو ڕۆژەوە دەربارەی دەستفراوانی دەزانین. بنەماکە ئەمەیە، پێویستە پێشەوا ڕۆحیەکان
گزارش بکەن لە ڕێزلێنانی ڕاستوگیانی هاوخزمەتکارەکانیان. لێرەدا باس لە خۆبەخشیە دەستفراوانی کە بەخشینی مادی دەکەن، بەڵام دەزانین کە وێناگشتیەکە لە وشەی پیرۆزدا هەیە، ئەوەش تەنیا بەخشینی مادی نییە. بەڵام خوددا دەیەوێ ئەو خەڵکە بنرخێنێت کە لەو کاتەدا خۆیان تەرخان کردبوو بۆ خزمەتکردن هەروەها بە بەهرەکانیان. ئەوەی ئەم بنەمایە فێرمان دەکات ئەوەیە کە ئێمە وەکو پێشەوای ڕۆحی پێویستە سیستمێکدا بمەزرێنین کە یارمەتیمان بدات بۆ ئەوەی بڵێن سپاس ڕێک وەک ئەوەی پۆلس لە کلیسای فلیپی کردی.